جبران خەلیل جوبران دەڵێ ئافرەتیان دایک هەموو شتێکە لە ژیان دڵدەرەوەیە لە ماتەمینیدا و هیوایە لە بێ ئومێدیدا و هێزە لە بێهێزیدا بێگومان ئەمە پاداشتێکی گەورەی خوای گەورەیە بۆ ئافرەتان. چیرۆکی من ئەمڕۆ سەردانی کەسایەتیەکی دیارمان کردووە کە پڕە لە وزە کە پڕە لە هێز پڕە لە ئومێد ئەو توانیوێتی ئومێدی بەردەوامی ژیان بۆ دەیان خێزان بگەڕێنێتەوە. لەگەڵم بن بابەیەکەوە سەردانی ئەو کەڵەژنە بکەین. ئەویش دکتۆر عاتیە. السلام عليكم. شلوني دكتورة جيان باشي أحوالك؟ تندرستي باشي إن شاء الله. زور سباس دكام دكتورة جيان. وين بخيري. زور سباس دكام. فين بارستا؟ وين بخيري. ليه دانشم؟ فين بالي. أنا تمشي ومذكر اشتكم هاتا برشاي بخيري. زور سباس دكام. شلوني دكتورة جيان باشي؟ من داوي اللي بردن دا كم تأخير مكردن. نانا. كبراسي يشكوا أبو نذر ويشتن أو نخش عنه. دەزانم مەشغوڵی نەخۆش زۆرە ناوڵە زۆر نییە بەس زۆر پرسیار دەکەن عازم دەکەن هەموو شتی پێگۆترایە دەچتە دەرێ دووبارە دێتەوە. ئاخر دکتۆرەگە ئەم تەکیدم لەوەی کە ئەو دەزانێت و دکتۆرێکی ئەوەندە سەرکەوتوو پڕ زانست و پڕوزەی حەق خۆیەتی بێ بەردەوام پرسیارە لێ بکە. کواتە بێخرە نابیتن؟ وەڵی ڕاستە نەخۆشەکانش دەبی مڕاحەتی دکتۆرە بکەن. نابیت چونکە ئەتو وەقت نییە وەقت من دەهە بکو دەرێ لەو عمرش وەقتت وەکو زێڕێ دەبێ قیمەتی بکەی. یعنی ئەوان بەرامبەر دکتۆری یعنی کو دەرێتن فەرقیان لە کەوان نییە دکتۆرە. دکتۆرەگیان ئەم زۆر سوپاسی بەڕێستان دەکەم و سوپاس لە بۆ ئەو کاتە گرنگی خۆت کە بە ئێمەت بەخشیوە. هیوادارم پرۆگرامێک دروست بکەین لە ئاست ئەو سەرکەوتنانی بەڕێزت بێ. مەمنون دەبم سوپاست دەکەم. فەرموو پرسیاری خۆت بکە. زۆر سوپاس دەکەم. تا پێت برێم ئەمن خەریکی چ بووم تازە. دەی زۆر باشە. سەرەتا بەر لەوەی بزانیت بەڕێستان خەریکی چی بوو دەمەوێت سەرەتا بەر لەوەی بچمە نێو پرسیارەکان ئەوە بپرسم بزانم دکتۆرە ڕۆژانە بە چیۆ خەریکە یان ژیانی لەگەڵ نەخۆش و نەخۆشخانەیە زیاتر. تازە بەسەر چوو. بێ زەحمەت ئەو دەفتەرە ئەوم دێ ئەوی زنجێری پێ ئەوە تازە ئێرەم تەسفێ دەکرد نەخۆشەکان تاوا کرد هەندێک خۆشم تووڕە کرە من تووڕەمە لە جەماعەت گوتمەوە چەند لە تەکیدم ئەوڕۆ لەگەڵ من تووڕە سەرچاو پێم دەگوتن ئەو لوو لێرەیە جگە لەوەی ئەو کتێبانەی لەوێدانرا جێ هەیە لوو لە جێ دانیشتنی دادنێن خۆیرە مەغزن نیە یعنی مەبەسم ئەوەی کە لەگەر من ئێشێ دەکا دەزانی یەک لە حزایە تووڕەبوونەکەم چا دەبی بەس ئەوە کەوتە بەرچاوم چەند وەختە لی دەگەڕێم ئەو لوو لێرەیە لەگەر شتی دیکەوتێ کردمەوە چ دەرهات باشە ئەوە جوابە لە بۆ ئەو پرسیارێکە لەم نەت کرد صدف عرب دەڵێ رب صدفة خير من 1000 ميعاد فرمودانشت ئەوەم کردەوە چیە نقابة الأطباء فرع أربيل رقم التسجيل كاتي کە دەرچووم و هاتیمە لێرە ئیشێ بکەم کە ئەمە هەر لە بەغدایە گەورە بوویمە لە کۆ لەدایک بوویمە لە 11 ساڵی و چوومە بەغدایە لەوێ تەسجیلم کردیە تەمەشا ئەو وەرقە لە ناو ئێرە بوو تاریخەکەی تەسجیل لە بەغدایە 25 هەفتی 67 یعنی تا ئێستا ئەم لەو کاتیەوە دکتۆرم. ئەی ماشەڵڵا خۆ تەمەندرێژ بی دکتۆرەگیان دووبارە کاتیمە هەولێرەیە لە نەقابەی ئەطیبای هەولێرەش تەسجیلم کردیە ڕقەمەکەی خۆم هەر ئەو ڕقەمەیە کە لە عێراق دەرچۆیم 2768 یعنی پێشی من لە عێراق بەس 2768 دکتۆر هەبووە لە هەموو عێراق ڕاستە ئێستا بەس لە هەولێر ڕەنگە 10,000 دکتۆری لێبی باشە فەرقی زۆرە ئەوجا لێرە تەسجیلم کردیتەوە 25 سێ 92 دووبارم کردەوە 40 دینارم دایە ئەو کاتی 40 دینار نەقاوەی ئەطیبا دەکات چەندی ئێرە جوانە بەڕاستیانی یادگاریەکی جوانی بەبیرتۆ هێناوە ئەوەی هیناوە بەردەم کە ئەمن لە 25 هەفتی 67 بوومەتە دکتۆر و لە نەقابەی بەغداد تەسجیل بوومە کە لەوێش هەرخرایە دوایە دەتان تەماشاکەن سوپاس بەناو ئەو وێنانەدا زۆرم لەکن مهم بۆ دیارە لێ ئەوە لێرم داناجیێ ئەگەر ئەوە نەبە ئەو بە سوتفە ئەوم هات تێبەردەستی ئەو کتێب
ئەوە ئیساری نەوەت دووە ئەلێ رەمدانایە باشە ئەمن شخصەکەم لە منداریەوە عادەتم لە بتوپەنایەن هەیە یعنی شتم حەز لێ و هەریگرم لە ناو تایبەتی نەیفەوتێنی ئەو عاتم بە بابم ئەجە بەڕاستی مامۆستا ئەوە شتێکی زۆر زۆر جوانە ئەو عادەتەن بە بابم دەچی ئێستا بابم ئەوڕاقی هەیە ئیساڵەکانی 60 ئیتجاری هەمووی لە کۆیەک معنی ماڕەکی تەواوە بە تەماین مۆزەخانەی تەواوی لێ بکەین پرسیارەکانتم لێ بکە ویستم ینی وابزانم وەڵامی و پرسیارم بە تەواوی وەرنەگرت لە ئێستا دکتۆرە ڕۆژانە بەسی ئەوجا ئەخرەوە زۆرە تو برێ لەو کاتێ تا ئێستا دەکات لەو کاتیۆنە دەکرێت بڵێم ئێستا ڕۆژانە بەسی سارە ئەمن دکتۆریم کردی قەت وازم لە دکتۆری نەینا لە هیچ وڵاتەکی دیکەبی بە منداریش نەک هەر خەریکی خوۆن نێبوویمە خەریکی دوورمانی بوومە خەریکی نەخشێ بوویمە خەریکی حیاکەی بوویمە یعنی ئەو نەو عەبلۆزەی ئەمن حیاکەم کردیە لۆ براکانم هیچ کەس نەیزانی ئەوە لە بازاڕان نەبووە زانی ئەوە فەڕەنسیە ئیتالیا حەزم لێ بووە ینی جار و بار کتێبەکەم کردیتەوە کتێبە دەخۆنم وەرز دەبم ئەو کەم لەوێ حیاکەکە دەیکە ئەو شتانم کردی دوورمانم ڕەنگ بێ دکتۆرە گیانڕەنگ بێ زۆر کەس ئەوە نەزانێ مەسەلەن دکتۆرە ببینە بێ بەس خەریکی دکتۆراتی و نەخۆشیە دیوی دووەمی ژیانی بەڕێستان زۆر جارگۆتیتم ئەگەر دیزاینەرم ئەگەر لە خۆم دیزاینەرم تەواو کردبە لە خۆم لە دیزایانی خۆم لە منداریەوە بەردەوام خەریکی دیزاین بام زۆر باشە دکتۆر لێرە دەتانمەوە پرسیارە بکەم ئەگەر دکتۆریت هەڵ نەبژاردبایە چ کارێکی دیکە دەکرێت یعنی دیزاینم دادەنا تەکیدم لەوەی دەبێ باشترین دیزاین زۆر شتم هەیە کە خیاکەم کردیە کە درویتم ڕست لێرە هەیە ئێستایان بەز ڕسمەکانی هەیە ئەوەی دەیبینن ئەو جلکە بەڵێ بەڵێ خۆم دیزاینی خۆمە درویتم یعنی زۆر کەسیش خوشکم ئەوە خۆم بەعزە شتی هەیە یعنی لەوە بوویمە دکتۆر دوورمان نەکردی ئەوەیە بەس بە منداری کردیتم و دائیمە گچکە بوویمە مەچینیان لۆ کڕیمە چونکە حەزم لێ بوو لە ساڵی 55 ئەم مەچینەی دوورمانی هەبوو باشە دکتۆریانی ئەو کاتێک کە بووە دکتۆری و لە تۆ وەرگیرای خۆشەویستی دکتۆری وای کرد ئەتواس لە دوورمانی بهێنی ئەو لا خۆشەویستتر بوو ئەو دوورمانم بەس لە بۆ خوشکەکەم دەکرد سەرباغ ئەوەی خێزانەکەی بەرهەمی چونکە ئاخیری مارێ بوو هەموو ماوەلیدی 58 بوو هەمومان خۆشمان دەویست و دیزاینەرم لۆ دەکرد یعنی ئەو جلکانە ئەو لەبەری دەکرد ئیلا دیزاینەرە لۆ خۆشم دەکرد یعنی خۆشم لۆ کەسی دیم نەدەکرد پرۆفیسۆرە سەبری خوشکم هەموو جارێ لی دەبردم ئیمنی لەبەر دەکرد دەیگو لۆم بدرو دەمگۆنا لە خۆت فێر بە لۆ خۆت فێر بە بدورە زۆر باشە دکتۆرە گیان بەڕاستی ئێمە هەمومان بەڕێستان دەناسین و دەشزانین کە ئێوە کەسێکی سەرکەوتون کەسێکی دیاری ئەم کۆمەڵگایان دەکرێت بپرسم دکتۆرە عەتیە چۆن پێناسی سەرکەوتنی ژیانی خۆی دەکات کە ڕەنگ بێ سەرکەوتنی ئافرەتێک وەکو بەڕێستان لە کۆمەلگای وەکو لە کۆمەلگایەکدا کۆمەلگای ئێمە قورستر بێ لە چاو سەرکەوتنی پیاوێک بەڵێ وەڵا ئەمە لە فامیلێکی وا دروست بووینە ژن و پیا فەرقی نییە زۆر گرنگەوە بەمداریش زۆر ڕوون درایتێ لەلایەن باپیرمەوە لایەن بابمەوە و مامەکانمەوە مامی من دکتۆر ئیبراهیم دکتۆر بوو هەر لە سوید ژیا و هەر لەوێش ئەمرێ خوای کرد بەس هەر لە منداریەوە برایەکانم لە من گەورەتر بوون ڕەحمەتی کاک سەڵاحم و دکتۆر ساڵحی برام کە ئێستاش لە لەندەنە بەداخەوە ئێستاش لە خەستەخانەیە سەحەتی باش نییە کاک سلەیمانم کە ڕەحمەتێبی باشترین گەورەترین تاجر و زیرەکترین بەشەری دنیای بوو ئەوی شەر بەدەستی نەزانی دکتۆران ڕۆیی ڕاستە منیش دکتۆر بووم بەس ئەمن ئەو کاتیە نەمدەزانی دکتۆری ئەو هانامۆمان هەیە تەسەوری وەم نەدەکرد چونکە ئەمە کە ڕۆیشتین لە 92 بە یەکجاری لەبەر زڕوفەکی تایبەت ڕۆیشتین فعلا قسەکەی ڕاست بوو مامە ئەمەر دەبابە ئەمەزای داکمە گوتی بڕوو مدارەکان ببە کە گەڕینەوە لە ئێران سەلامەت نییە وەزعکە سەلامەت نییە بەس ئەمە گەیشتینەوە لەندەن داکم ترر کرا لە مارێ بە بەرنامە داکم ترر کرا ناچمە سەر مۆزوعی زۆر درێژە زۆری دەوێ بە چ بە مەشغولم غەیری دکتۆریە بە کۆمەلگای خۆمەوە مەشغولم بە پاراستنی ژینگەوە مەشغوڵم بە پاراستنی کەلتورەوە یعنی ئەمن کە هاتمەوە مارەکەم
فەرهود کرابوو چاوم تاریک بوو چونکە ئەو شتانەی عائیلەی هەمووی بە زۆری لۆ منیان دەینا ئی سەد ساری پێش ئێستا ئیمارێ مامەکانی بابم و باپیرانمان شتی عەجایبی فەرهود کە دەیانزانی بە تەکیدی لە دکتۆرە ئەو شتە دەمێنێتەوە تەبعاً دیارە لۆ منیان دەینا دەنا سینی بە دوو سێ کەسان هەردەگیرا سینی زۆر گەورە ئاوتۆماتیان لەسەر دەکرد و ئەوانە شتی دی و هەمووی کە لە مارەکەم فەرهود کرابوو جگە لەو هەموو کتێبەی یعنی ئەو هەر هیچ نییە بە نسبەت کتێبەکانیم کە بردیان دوو نێژنە کات زۆر خەمم خوارد گوتی من جیرانتان بووم لە برایەتی گوتم چی گوتی وەڵای من دار بووم بەس ئەو کاتی کە مسلە هاتن لەبەر دەرکەکەی ڕاوەستان قسەی باسینەوە تو 56 دەکات گوتی جەماعەتە چشپیکا هەر کتێبیان بار دەکرد کو گوتم ئەوها کتێبەکانم ڕۆی گوتی ئێرێ بەخوا هەردەم گوت خوا شتی دکتۆری ببن چونکە من زۆر داری گەڕە چێشم خۆش دەوێت شتم دەدانێت جارەبار گوتی هەموویان بە پیکابان برد مسلە حژراوەستا بوو لەسەرێ هەندێکیان سوتان بوو مختبەرەکەمش لە خوارێ میکرۆسکۆبم تازە کڕی بوو میکرۆسکۆبی گران IVF پێی دەرن تفڵ الأنبوب یەک دنیا 8,000 زۆر 8,000 دینارم پێدا بوو ئەو شتەیان دزی من بەسم لەوەی بوو کچەکە گوتم تخوا لەبیرتە ئەو معلوماتی پێدە گوتم ئەمنەوە لەو کاتیەوە دەبایە واز لە دکتۆریە بینم و بوو کە ڕۆیشتین یعنی گەڕاینەوە ئینگلتەڕی بەس ژیان زەحمەتە مندارم هەیە دووبارە تەقدیمم کردەوە لەوێ شاهدەیوانم هەیە تەسجیلم کردەوە لەگەر نەقابەی دووبارە دەست کردەوە بە خوێندن نەخێرا خەم شادەکەی من معتەرەفە شاهدەیوانم هەیە MRCOGم هەیە لە ساری 1970ەوە من ئەم لە ساری 1970ەوە لە بەریتانیای عزوەی کولێی مەلەکی بەریتانی وەرگرتیە ئەو جاهاتیمەوە ئەو وڵاتی لەبەر ئەوەی نازان ئەو شهادەت چیە ئێرە ئەو تەقدیرە نەکرا لۆ وەزیرە سەحەی سا ڕسمتانی شاندەم لە بەغدایە گوتی ئەتیە ئەتو یعنی چی دەگەڕێەوە و لێرە ئەمە ئەتومان ناردە بەغدایە وەزارەی تعلیم عالی بێ و ئێرە پێویستمان پێێتە ئەتو لۆ دەچیەوە شاری هەولێرە گوتم ئەخە نێزیک بی لە کۆیە لە بەرداکۆ ڕۆژانە بەسی و پرسیارەکە زۆر بەجێیە کە دەرەی خەریکی چی ئێکە گەرم ئەو کاتی لە تۆپ وەرگیرەیە دەبی علا دەرەجاتی هەبی خەریکی خونێ بۆی من ڕۆژێ هەر نەبی 8 ساعات 9 ساعات 10 ساعات 2-3 ساعتیش ئەو هێوای هەم بۆ درمان و نەخەش بەخوا قەتیش لە 7 ساعات زیاتر نەنووسیمە یعنی لە متۆستەیەوە لە بیرمە ئەم لە متۆستە و لە سانەی بەغدایم خوندیە سانەی هەر لە سەرەتاییەوە تەڵەبەیەکی زیرەک بەێ ئەجا ئەو باسیوەی دەکەم کە عەربیم نەدەزانی پرسیاری وەم لێ دەکەوێنێ کاتی چوینە بەغدایە ئەمن وەرگیرام لە سانەوی حەریری نووزەجیە سانەوێکە مدیرە کە بوو ناوی ئفتیخار الوەسواسی ئەویش زۆر نزیک بوو لە مەلیکی و لە وەزارەتەوە هات هەمووی ڕێز کردین ئەوەی کە هاتبوو ئەو ڕۆژی داوام دەکەین گوتی ئەو کەسانەی ناویان دەخوندرێتەوە بێنە دەرێ لە ڕێزێ ئاوەسن في 1 2 3 4 5 ناوخوندراوە یعنی تقریبا 50 ناوەک خوندراوە بەلاوە ڕاوەستن ئەمجێ ڕاوەستایم هێشتا ناویان نەخوندەوە ئێک لە کچەکانی خزمی خۆمان بە ڕەحمەتێ بێ پیرۆز لە گەرمان بۆ پیرۆزی کاکە زیادە ئەوش ناوی خوندراوە ئەوش چووە دەرێ خوشتیوی لەوی گەورەتر براژنمە یعنی پەرژین خان ئەو لە ڕێژی سنفی دوو ڕاستا بوو سنفی دوو بوو دوای ئەوان گوتی ئەوەی ناوی خوندراوە بچتەوە مارێ ئەمیش خێرا هاتمە دەر لە ڕێزێ بچمەوە مارێ گوتی ئەنتی گوتی ئەتوو ئیشارەتی لێدام ئەو کاتی ملشعر گوتی ملشعر پرچمەوە هەرزە بەستر بوو گوتی ئەتوو بگەڕێەوە ڕێزێ ئەتوو نارم عەرەبیم باش نەتزانی تێدەگەیشتم برێ لە ئیملای باش بووم بەس عەرەبی جلفی پێدەرێن عامەی گوتی ئەتووم نەگوت ئەتوو بگەڕێەوە دەرکەوت ئەوە بە دەرەجاتە ئەوەی دەرەجاتی باش نەبی لێ وەرناگیرێ
كاك صالحم يا ربي خوا سلامتي كابيت هذا اللي خصخاني قلتي عتبا أمنوتو باش عربي نازانين قصان نكينة تاباش فير دبين نصحتك باش كدم دكتور أستاذي جامعي قلتي ما هر جمال لبي فعلا حتى شجمع كان هر دمان نسي هيك كشتشي قلت بعد ما نسيو دو هذا دمان برسي معناه الأواني اللي ما قورترن ولا قادرة غير رحمتي لو كان غير دمان برسي فير وين دو شجمع نجيب طايف فيري عربي بتاوتي زور باش وش كده نسنفيدو مقبولة الحلي عربي في هذا قوتين صنفي شاعر يجبو شعر شي قوتي إنشاء بنسن إنشاء كمان نسيو قوتي ورقة كان بدني ورقة كان يدايني ودخون توا دواي روجي دوم درزاتي دابويني إيك لقر مامور رزاء الشاوي دواء أبو لقر جماعتي يعني أوكاتي خرجي أو يبو كسرة أو يبو أعظمية لقر حكم مجلس الحكومات بو يعني الدوري هبو مدير عام بوش تجابو هستا قوتي أستاذة قوتي كودا بيعتيا كردا لمني زيات الورقتيا أو بسنا ورقتيا أم بستبنت إيش قوتي كادورة بانجي كرت بانجي رزاء كير رزاء تمكو عربيش عربو هاز قوتي عم خونوا يمني دا خونديو قوتي خوش خونوا أو هاي ليكر قوتي خونوا يخوت خونوا أما الشعر كما يشبهنا إن شاء كيزور بقوة بو والله قوتي دبرو الذي خدانش كاتو أمرزني قالتو هاو زماني خود نبي نتواني تيدا زيري طبعا دبي هول بدي يترهمو زان يعني وأمن شتو زور لي قومها شتى دي لي مقومة هلا في يقبون بيلين باشترا والله فيلم في خوش حاضر لكاتشي لدويان ناردم قلت افتخار له سواسي بترزبو بله دكتور يعني او مديري مستشفى اوكي خاص سنه اوكي قلت يعني اتوي دبي خواد سبيد بدي سان هاوني والله تشوم راوستام او مديره كان او مديره معان مدير جلوي ابو دوسيك لو بكانين ويد جرمو بله قلتي عتيا هاتم شو كدم عينك شو قلت نعم عطيه قلتي اتو قران دناسي قلت نعم من قلت نعم يقزلم لو بني جيهات قلت شو زلم له هاد بس لبردمي او اوراق ابو هاي اكسر رام تشا رسمه تدا برسمي كاكم كاك صلاح مستر رسمه كيلو ولا بينن هاي قلت مكاك اكسر ما تسمكر نعم كاج او هادان درابو بكرديه بله داي خنوا قلت وتشيا اخويا هم لبرتو زلكا لخوش رسمي كاكم تازت شو بترجع لي بخوني اوان او رسمي عندي تبو بغلط كاغزم لوها تبو لو ثانوي حريري كاكم راي قورمنا عملون عندهم رسمه شلون عربهم لنعري هلو استوان تبو رسمك خنيبهم اتسر قوتي دبروجي خود نام كم بردو نام كوزور خوش بو باسي ويدكا كلويس دكا ورسمه لو خوش خوم يمجو برمتو أصلا صار نابي زاره شو مو لو سنفهمو تقرب هيكنين أم لو كاتي وقستانا بمزور سبي بمبرتسم زردبو يكزل لا همو ديارة همو بيكنين أم جنازة لو بيدا كنن طبعا يعني تشاهم بريابو أو قصة يشتبوها يقلا مدرسة كاني أحياي كبابي لقربابي من لبغداد تجارتي أم بيكو هندينما يكسر هات قوتي عتيم دني مديرة معلمة ديبو ورا قوتي عتيم زارد السلم لي كردم ما تي كردم بله سدنا جيبه برحمة أبي قلت أستنا جيبه وليدة أو مديرك قوتي قيديني أمني برده وجوري مديري قوتي سريماتك داوي لبرني ليفكا بله أو صلاح برايتي هم قوتي أنا بعشوا اشتواء لينا وكرد بوما مسؤولي طلبوا اتحادي طلبي يعني خير كذا أبوي شكا أقسم زماني مليتشيا بله يترى مسؤولية اتحاد طلب أبوهم روجتشي مجلة دردتشي مجلة طلابي لها نسيبوا عن البطل العربي صلاح الدين الأيوبي مقالة نسرابه والله كرد مهرة قلت ما هو كردة كودبي بالنسبة البطل العربي بالنسبة البطل الإسلامي مناقشة كرا أو لا آخر عرب ونوان زور قومي بون منطقة أعظم به والله باش بنا بقسي من يعني كردون السيام بطل الإسلامية زور أو بيلوري أنا خوشن بتأكيدي خوشة أو دكتورة
گفتوگۆکانمان زۆر خۆشە دەمێ بەدەم ڕۆیشتنەوە کۆمەڵی گوێنەی زۆر جوانت هەڵواسیوە بزانم لەو کۆمەڵە وێنەیە چی یادگاریەک بەبیر دکتۆرە دێهێنێتەوە لە بۆمان باس بکە باشە فەرمان فەرموندا لێرەوە پێدا بێن باش دەتانێ لێرەوە با پێدا بێن طبعا ئەوە زۆر گرنگە کام وێنەیان یادگاری زۆر جوانت لەگەڵی هەیە وڵڵا ئەو یادیگاریە جوانەکە من تازە هاتیمەوە لە ئینگلتەڕی شادەم وەرگرتێ لە بەغدایە لەگەر خوشکم سەربا و کوڕم و کچم لە بەغدایە ئەوە هاتیمەوە طبعا ئەوە زۆر بریندارم دەکا کە شەهید دکتۆر خالدە و علی عسکەریە و هەموو دەمێت دەوێت تەماشایکەم چونکە ڕاستە کوڕی پلکم بوو بەس براشم بوو داکەم بەخێوی کردی ڕاستە شەهید دکتۆر ئەوە هیچەوەی خۆمە و کچەکەمە یادیگاریوی لۆ من زۆر مهمە چونکە گەلەکم بەجێهێشتێ زۆرم بەجێهێشتێ باشە بەڵێ ئەو یادیگاریە دوایە پێشانتان دەدەم چییە بە گەورەی هەمە ئەویان دەی زۆر باشە ئەو لەو لای ئەوانە هیچ زۆر گرنگ نییە بەس ئەوەش بێگومان زۆر گرنگە کە گچکەم و کوڕەکەم لە لەندەن کوڕەکەتە ئەو کوڕەکەمە دکتۆری ئەوەتە دکتۆری سایدێلەیە ماشەڵڵا یخوات دکتۆرە منداڵەکانت تەمەن درێژ بن ئینشاءڵڵا یادگاری زۆرە ئەوە لێرە 74 74 مام جەلال هاتە کرمان لە لەندەن بەو کاتی جارێ تازە ئەوە بوو یعنی شۆڕشەکە تێکچوو بوو عالمەکە ڕۆی بوون ونەبوو لە ئەمریکای شۆڕش تێکچوو ئەویش هاتبوو لەندەنەوە کۆسارگچکە لێرە 74 بیرەوەریەکی تایبەتە لێرە ڕاستە ئەوە دروست نەبوو حیزبەکەیوان دکتۆرەوە منداڵەکانتن بە گچکەی ئەوەی کۆسارین هەردووکیان ئیکوڕەکەتە هەردوو کچەی هەیە ئیکوڕەکەمە تەمەن درێژ لێدا ڕسمی بەعزە شخصیاتی تێدا با دەرینەینین لە زۆر باشە ئەوە ڕسمی خۆمە کە تخەڕجم کردێ لە 78 لە ئینگلتەڕی ئەوەش کە هاتیمەوە لەگەڵ کاگنێچیری بەڵێ ئەوانە ئیدیشی زۆر هەروێنە و بە تەکیدی کۆمەڵێک یادگاری ئەو یادگاریە زۆر برینداریە داکمە تازە 24 ساعتە بابم ئەمریخوای کردی ئەو لەسەر قەبرەکەی بەو سبەینێ چوو بۆ سەر قەبرەکەی باش بوو ئەمن زانیم ئەوە لە مارێ نییە لە ناوژنەکان چوومە کە کۆنی تەکید بووی لەوێندە لەوێ بوو لەگەر کوڕی خارم چوم کوڕی برای گوتی چیە گوتم با بچێن سەر قەبران وڵڵای داکەم دیارە بەو شەوەی چوتە سەر قەبری بابم هاتەمەشای نایلۆنەکەی لەسەرە تا ئێستا بارانش باری دکتۆرێکیان دەمەوێت ئەوە باس ئەوانە هەمووی بیرەوەری تایبەتن ئەوە 57 ئەوەی کە باس کرد بە خۆ جلکەکەن لە بۆ خوشکرد من خوشکم نەبووە کاتی بناتوە دنیا ئێستا ئەوانە هەولێرینە دۆست و برادرتن نە ئەو پلکمە ئەوە خوشکماوەی لە ئەمریکایە بەس ئەوە هەولێریە بابی مدیر تاپۆ بوو لە کۆیەوە ئازادی برامە تر ئەوە هیچ جەماعەتی طفل الأنبوو بن لە لەندەن ناچمە سەر ئەو مۆزوع باشە دکتۆرەگیان دەمێ باس لەوە بکەم کاتێک کە هاتم بۆ لای بەڕێستان کۆمەڵێک منداڵم بینی لە نێو شوشە کە بەڕاستی لە بۆ من نوێ بوو اینجا دەمەوێت بچینەوە لێ پرسیارەکەم بەسەر چاوە فەرموو باسی وەی زۆر کەس دێ سەرنجڕاکێشە ئەوە بەجددی دکتۆرە بەڕاستی شتێکی نوێ و سەرنجڕاکێشە دەمێ بپرسم مەبەستت چی ئاوە ئەو منداڵانە لە ناو شوشە هەڵگرتیە باش ئەگەر ئەمن سەرپەرشتی ئەو نەخۆشەم کردیە کە ئەو مندارە سەری نییە نابینی سەری نییە بەڵێ بە سروشتی لە داکەکەم جودا کردیتەوە تێگەیشتێ یعنی ئەوە لە زجی مردیە بە مردی بە سروشتی هێنایتمە دەرێ ئەگەر ئەمنەوەی نەپارێزم قوتابیم هەیە تی نەگەینم ئەو هایە ئەو چ زوانین کو فێر دەبێت هەر لە بە کتێبێ فێر نابێت دەبێت بە عەمەلیش ئەدی کۆتی ئەمە ئەوها فێر بووینە ئەمە کە توبمان خوندیە لە سەرتاوە لە مختبەری پاتۆلۆجی ئیشمان کردیە لە ئوکشتانشمان بەدیتە ئەو گرێ گەورە باشە ئەو گرێش منداڵە یان گرێ ئەوە چییە؟ ئەوە سێ پێکەوە ماشەڵڵا ئەوە جمکە هەیە سەیە هەیە گرەیە هەیە سەرەتانە هەیە هەر ئێکەش هەمووش لێ نووسرایە ئەوانە زەحمەتن هەر ئێکە بەوەیەوە من 3 سعات خەریکی و عملیاتەی بوویمە خۆ هیچم پارە بەوانە وەرنەگرتیە ئەمن عمری خۆم هەم بۆی سرف کرد لە ساری
حفتاونو أمنا خزمەتی ئەو میلەتەی دەکەم هەرچی ئیشی قورسە بە مل مندا هاتیە قەچیش دەم گوتیە یعنی یەکێکی لەو تااقەتەیدا نەبووە جەڕاحەکان ئەو شتانە بکاتن ئەو گرێ گەوران دەرین و ژن بە سەلامەتی بستەوە ماری بەس لەبەر ئەوەی میلەتی تو نەخووندەوارە بە هەڵە ڕۆیە ئەخۆ قسەی من نییە ئەو هاتە بەردە من بێ کەس دەفەرمی باشە کورد ئەبەد ناگاتە مەقسەد نۆکەری بێگانەیە دوو دڵن پیسن لەگەڵ یەک بۆیە وا بێلانەیە میلەتێکن بۆ نەمانی یەکتر هەر هەوڵەدەن داخەکە مرد و درشتی شێت و شەیدای ئانەیە باشە میلەتی بێ علم و عرفان چۆن بە ئیستیقلال دەگا واسطەی بەرزی و تەرەقی هیمەتی مەردانەیە خۆ دەستت خۆش بە دکتۆرەگیان منوەم نەگوتیان با شتێکی دیکە بپرسم دکتۆرە ئەو منداڵانەیە ئێستا هەندێک منداڵی لێیە ئەو خانەوادەکانیان دەزانن منداڵەکانیان بیلەتی خۆلیان ناجم دەزانن هەدیکو باشە هەستێکی ناخۆش ناوی لە بۆیان یان خێر ناب چونکە تیان دەگەی خزمەتم کردینە ڕاستە بە نییە توجارەت بە بەشەریەوە بکرێ هەرچی ویست با مەمنوع بن چونکەم ببێ بەرامبەر ڕاستە کچی خۆم من ئەوانە هاتیینە پارێ ڕێیان نەبووە جلچیان لەبەر نەبوو جل کم لۆکڕین ئەوانە ئیساڵانی پێشێ هەفتاونوێ پێچی وێ بەشی زۆری کە لە بەڵام ئێستا لە نێو شوشێک لە لای دکتۆرە پارێز مەمنونیشە دیکو خۆ نازانی ئەوە چییە بەس دەزانی کە ئەو بە خەتەری هاتی دەکنە من یان هەبووە بە مردی هاتیە ئەمن دەرمهینایە و دوای دوریتمەوە زندی بوویتەوە ڕحمەکەی تەقیە ڕحمەکەی یان کەینایەتیان وەکو ئەوی فڕیان دایتە مەدخەلی خەستەخانەی بە مردی نەزیف بووە جاورە خونی لەو پیاکەوەرە زەحمەتی زۆرت دیوە دوو مانگم لەکن بووە نەجاتمدایە مزڵدانی تەقیە و ڕحمی تەقیە و نەزیفی داخلی بووە ئێستاژەوە قیت و قنجە دێ و دەچی ڕابعە مستەفا ڕابعە مستەفا لە چێیە بالی سانێ بووە باشە ئەوانە کە ڕحمی تەقی بوو ینی دەربەدەر بوون ئیبالیسانە لۆ ئێرە و نەیان دەوێرا بێن دوو ڕۆژ بژانی هاتوویە خۆیان شار بۆ لە قەراتێ و کاتیان دەچیان تەقی بوو کە گەیشتەمە باشە ئەو ژنە خۆ عمرینەوە چار دەبی ئەو پیاوە 95 دەبی ڕاستە معقولە کەسی نەبی داری لۆ بینی ئەوە ئەو داری لە پشتێ بە گۆچانش دەڕوە باشە ئەوە بێڕەحمی خەڵک نییە بێڕەحمی منداڵەکان نییە مەسەلەن کەوادەکە داچی بۆ عمرەی حتمما ئێستا 6 منداڵیشی هەیە زۆر بەجیان هێشتە ئەوەش فەرمەوەش ئەوە تا خۆم بە خۆڕایم نەگرتێ ئەوەم لە ئەوەی گرتیە کابی خونەوە ساری چەندی سەرگەڵ و ساری چەندی گرتێتم بێ 6 ئەمن یعنی هەتا تااقەتم هەبووە نەکرد دکتۆریم کردی هەموو پێشەم و جمعانەجا پێشی وەی کە کازمیش لە گەرم بی سارە پێشتریش لە خۆ چێن ئەو کاتی حرەشنە دکتۆرەگیان بە هەر شوێنێکی نەخۆشخانەکەدا دەڕۆی ماشەڵڵا یادگاریەکە کۆمەڵەیەک باس خوا ساڵ دەگرێت ئەو کو لە بێ دەکرێت و داکە نازدارە کو لە بێ دەکرێت ئەو بابای من کو لە بێ دەکرێت ئەولادان پێ بگەینی هەفتیان دکتۆرایان هەبێ کوڕەکە نەڕوونەدای لە کوردستان شتیوە نەڕووی نەدایە محتاجی کەسیانیش نەبوونە بە هیچ بە خزمەتێکیش کاتێدا کوژرایەک ئەولادیشی لێرە نەبوو باش ئەمە ئەو هەموماندی بوونەمان کرد لە بۆ ژینگە پارێزی ئەوە ژینگە ئێستا دەبێ دەوە ڕسمی بگرە دەوەرە خۆ من هەر نەشم زانی ئەو ڕسمم لێرە دانایە معناوەیە منە یعنی هەر نەچمە دەرێ باشترە بچمە هەرجێکی ئەو مەزەڕی ڕێ کۆیەوە ئەو مەزەڕی دەبینی و کۆمەڵێک خەمخەفەتار نەچمە دەرێ باشتر تێگەیشتی دەرم چی یعنی منە تو بەحسی دکتۆریم لە دەکەی و دکتۆری من کردم کەس نەی کردیە لەبەر زەحمەتیەی ئەم دکتۆرە تەکیدم لەوەی کە بەڕێستان دکتۆرێکی سەرکەوتون دکتۆرێکی بە ئەزمون باش بەڕاستی لێ ئەتومان هەڵبژار دەبێن پرۆگرام هات لەو وەزارەتەی بپرسی برێ ئەو بینایە گەورە 50 سەریرە لە 1970 تەواو بووە لۆنای ئەوجا هەر بەجددی دکتۆر دەمیست ئەوە بپرسە دەیبینم ئەمن کە بە تەنیای لەو نەخۆشخانە گەورەیە باشە نابی بێوە زیرەک بێبرێ ئەرێ ئەوە چییە ناماندەیە بدەرم بەرێ وەڵا بە شەرتە چی لە 120 لۆ فەقیران بێ
ئەمن بوومەتە دکتۆرە تا خزمەتی کۆمەلگا بکەم. بەڵام دکتۆرە ئەمن ئەوە چۆن دەیبینن بەڕاستی ئەمە خۆی لە خۆیدا سەرکەوتنی دکتۆرە عەتیەیە کە لە نەخۆشخانەیەکی ئاوە گەورە بە تەنیایی و نەخۆشیش دێ سەردانت دەکات. نەدەبایە ئەمن هەتا ئێستا ئیشێ بکەم. ڕۆژانە ئەو ئەولادایم نەرسێکیان لە لەندەنە گلێم لێ دەکەن دەرەندایە بەسە. دایە بەسە. ئەتۆ هیچ تێدا نەمایە چیدی خۆتمان دیمەکە کەلچی نییە کەس بە قسە نەکە. ئەوان پێ دەرێن. ئێمە کە ئێرەم دامەزران بزانە هەر دارەکان چ ئۆکسجینە چی دەداتە بە شەران وەنیا کام خەستەخانە لەو وڵاتەی لۆم بینە دارە چی لێبێ دەفەرمودەی دوونێ کازم ئەمنی بردیتەکن جا حەجیە سەمیرە ڕئیسی مەریزاتمە برای مردیە چوینەکنی هەر دەرم ئەوە چیە کازم ئەوە چیە دەرەوەش خەستخانەیە ئەوەش خەستخانەیە ئەوەش ئەی هاوار ئەوە هەموو خەستخانەنا لۆ چ کراین ئەدیکا دارە چی لێ نییە یەکسەر لەسەر جادەی عامە هەوانە ئەدی مەجاریان دەستە چیە مەجاری ئاوی و ئاوەڕۆی ئێرە هەموو دەستەوەێ تەسفێ دەکەن. باشە دکتۆرە با لێرەدا ئەوە بپرسم کە بێگومان ئێوە ڕۆژانە نەخۆش سەردانتان دەکا و کۆمەڵێک چیرۆک هەیە. ئەو چیرۆکان هەموو یەکە فیلەکەمدا نایە لۆتان باس بکەم ئەو ڕۆهاتیە دە زۆر باشە دەبێ مەسەلەن پرسیارەکەم ئەو بیکە بێگومان چیرۆک زۆرە لەو شێوە زۆرە خلاص نابێت ئافرەتێک بۆ نمونە هات بێتە لای بەڕێستان کە بێ ئومێد کرابێ لەلایەن دکتۆرانی تر لە ژیان ئێوە ئومێدتان پێبەخ ئێستا لۆ پێشان دەدەم وڵای پێم خۆشحاڵ ئێستا چیم پێشان دەدەم زۆر باش ئەوانە شەمون مۆزە زنداندراین بابچین بزانین دکتۆرانە و ئەنواعشکالە و لێرەمدا طبعا نیوەی وانم جارێ مایە لەو لای ئەوی دیشم تقریبا 84 نموزەت پێشکەشی جامیعی کۆیە کردکولێ طبی کۆیە لەوێش ئەوەکەم هەیە یعنی جێیەکیان دانایە مختبەری پاتۆلۆجی بووە هۆی ئەوەی کە لە بەغدای اعترافیان بە کولێ طبی کۆیە کرد. زۆر باشە دەڵێن بەڕاستی جێگای دەستخۆشیە ڕنگ بە کۆمەڵێک نمونە لێرە لە لای بەڕێستان هەبێ کە لە کەم شوێنی دیکە هەبێتە هەر نییە هەندێک تووڕە بووم لە دکتۆری تەحلیلات ئەوەی پارچە پارچە کردبوو خۆی ئەوە ڕحمە بەس تا فەحسی کردیە پارچەی کردبوو بەس هەر دیسان فڕێم نەدا سەرەتان ئەوە ڕحمی ئافرەتە ڕحمی گچکەیە بەخۆی نانا هەیە ڕحمی تەواو هەیە مەسەلەن ئەوە نموزەجەکە گریانت لۆی دێ تەماشایکە گریاند لۆی دێلەوەی لە بۆ چیرۆکەکەی دەبا بزانین چیرۆکەکە چیە چیرۆکەکەی وەی زۆر زۆر دڵتەزێنە ئەوە تەحلیل کردیە دکتۆرەکە چۆ پارچەی لێوەگرتێ ئەو بنەوەی ببینن ناوەندیتی ئەوەی ببینن هێلکەدانتی ئەدە ڕاستە هێلک ناڕحمەکەیە ڕحمە ڕاستەوەی لێکەمەوە تا باشی ببینن ئەوە کچێک عمری 19 سارە 19 سارە ولادە حکومی ماوالید چووە عملیاتی لۆ کردیە گوایە قەیسەری لۆ کردیە مندارەکەی دەرینایە ڕحمەکە نەزیف بووە نەزیف پێڕانەوەستایە ئەو هەموو دەرزی و ئەوەشی لێدایە هەستا لێ کردیتەوە ڕحمەکە لێ کردەوە یلکەدانک ئەوەش دوو هەردوو یلکەدانشی لێ کردیتەوە لەگەڵ ڕحمەکەی وڵاتیە نەزیف پێڕانەوەستا ڕحمەکەشتە قەڵوسی کردیەوە نەبێ گرەکرا ئەو نەزیف پێڕا بووە آخر ڕاستایە ئەو نەیزانیە بۆ ڕێک بۆ نەیدیتە بیگری بۆ ڕێکی بوونێ ڕاست ڕحمەکەی لێ کردەوە دوای مندار دەرینە 19 ساڵیش بووە ئەوری 19 سارە کچەکەن و بەرەیە مێردەکەی 12 سال بۆ دەرەوە بۆ هاتیتەوە کچەی نایە یەکسەر زجی بۆ زگەکە مندارەکە گوتی دەبێ عملیاتت کەم عملیاتی کردی ئەوەتانی نەزیفی پێڕانەوەستای هەم دەرزێشی لێدایە چونکە تەشریح پێ نازانی تەشریح نازانی باشە دکتۆرە با لێرە ئەمن ئەو پرسیارە بکەم ئەو کەسانی کە دەبنە دکتۆر هەموو یەکشت ناخوێنێ ئەخر خۆشەر نییە هەمووی خوندەوارە چی ماوەلی 95 کچەکە ئەوەش لە 2010 عملیاتەکەی لۆ کردی ئەوە زۆر غەم لۆ خوارد بەڕاستی ناخۆش چونکە کوڕەکە هات بەڵێ کوڕە کادەم لە عیادەی بووم ئەوەی پێبوو خونی لێ دەتکا گوت فریاد گوتویوە چییە گوتی دختۆر دختەرعاتیان هات ئەوەی پێ گوتمەوە چیە کاکە گوتی تخوا دەتانی لۆی پێ بنووسێنیەوە گوتم بە چێ ئەوە چییە گوتی منداری بوو ئەو دختۆرە دەری هینایە ڕحمەکەی لە چیە لە خەستەخانەوە کەچی ئی تایبەت
بابا گوتم کو دەدرێ لۆ وایە ئەجا دکتۆرە بەڕاستی با بزانم هەموو دکتۆرەکان کە دەبنە دکتۆر یەک مەنهەج ناخینیتن آخر گۆڕایە تەشخیص نییە یعنی من ئێستا ئەوە مەسەڵەن ئەو لامان بردیە گەورەیە ئەوەش ڕەحمە ئەو ڕەحمە بەڵام ئەو ئافرەتەکە گرەی هەیە عمری گەورەیە هاتەمەشای ئەوە نییە منداری خۆی بۆ نبینی ئەو دەردەی لێیە ئەوەی لا دەبێ جا شتی دی جۆر لێ هەیە بەڕاستی ینی دکتۆر دەبیتەن بەر لەوەی بۆ نمونە نەشتەرگەرێکی ئاوا گەورە ئەنجام بداتێ هەموو ڕێک هەوڵ بدە چارەسەری بکات نانە ئەو لە خۆی ئەخل بە پارەکەی وەدەکەن پارەی وەردەگرن ئەدی ئەم چ دەرێم بەڕاستی پارە ئەوەی ناینیتن بۆ دەبی تڕمبێلی 6 دەفتەری بکڕن و قەسرێ بکڕن لەو نازم ئەو خانیانەی ئەو گەڕەکانەی پیا بووین چیە ناویان باش دکتۆرە با بچینە ئەو لای ئەو چیرۆکانی کە باس چیرۆکە ئەو قەت خەلاز نابێ ئەوتە ئەجا ڕۆژێکی هات بە گریانەوە گوتمەوە تۆ کوڕەتەیە و مەگریە و قەیدی نییە کوڕە کچە لە بیرم نییە ئەوەیە ئەو ڕسمە بابەکەی لەگە مندارەکەی ئەوش ڕحمیداکە ئەوش ڕحمیداکەی کە لە 19 ساڵی بێڕحما بێل کەدان ماوە ئەو خەتەرە یعنی ئەوها پیر دەبی زوو وەڵاهێ ئەوەش بەدەستی دکتۆرانی نەشارەزا دەکرێ بڵێ لە ستانەوەتی وایە ئێستا لە ستانەوەتی وایە خۆ بە خۆڕایی نییە من کە خەستەخانەی ڕزگاریم ئاوادان کردەوە کە هاتەوە تابقی دویان بردبوو یەکەک نەبوو دکتۆری ژنی لێ نەبوو برێ لۆ تابقی دوو ئیژنانە لۆ دەیبن لە زمانی سەدام حوسێنی کرایتەوە ئەو تابقە سەد سەریر بوو ئەخر لۆ بەو لێبی بە وەرحال زۆر حەولمدا نەیانداینەوە دوایە دام مەزراندەوە چل سەریر لەوێ لە بینایەکی دی منەظەمەی صحی عالەمی دروستی کردبوو ئەو هەموو ساڵی ئەمن داوام کردیە ئەوە ستافی من بوون لەوێ ئەو هەخۆشخانە ڕزگاری تەخەڕج پێ کرد بردم دانێ و ئەولا ئەولا دوای ئەمن تەقاعد بووم برێ دەرکرام لە دەوام ناوەڵە دەرکرام کو دەبی لە 63 ئەعلا شەهادەی دنیاتە بی تەقاعد بی کو دەبی ئیتر دەرکرام دوای من قەپاتیان کرد قسمەکە دایان خست لەو قسمای ئێمە تەڵەبە پێدەگەینێ دوای سار خەریکیان بووم ئەوجا ئەوانە هەموو وەریان گرتی ئەوەی دەیبینی ئینگلیزی نا بۆردی عێراقی و عەرەبیم داینێ هەرچی وەری گرف و گوتی لە کۆرمان بۆوە ئەو کەیان دڕاند و ڕسمەکەم لیان کردبەوە ئی ژۆرەکەم ژۆری خۆم لەوێ دانیشتنێ لە کۆرمان بۆ تەقاعد باشە دکتۆرە با لێرە ئەو پرسیارە لێ بکەم بەر لەوەی بچینە لای کەیسەکان و لای ئەوێنانە قسەیەک هەیە لێرە ئەو وتێم بە خەیاڵدا قسەیەک هەیە کە دەڵێ قسەی حەق ڕقە ئەو حەقانیە تووشی هیچ کێشە و ناڕەحەتی کردووی زۆر بەس ئەم جێب نەدایتە شتانە ئەمن زەمیرم مرتاحە بەرامبەر خوای خۆم و بەرامبەر میلەتی خۆم بەرامبەر کارەکەش کارەکەم ئەو ئەم پێم کرایەوە بزانم بە 100 کەسی وەکم لیش نەدەکرا بەس بێعەقڵ بووم ژیانم نەبووە ژیانی خێزانی خۆم بە قوربانی تۆپ کرد ئەجا لەو زمانەی قیمەتم نازاندرێ بەس کەنەما ئەم ڕەنگە بسانن ئەجا حتمما دکتۆرە هەروایە بۆ نمونە کەسێک زۆر سەرکەوتۆ لە کارەکەی خۆیدا کەسێک هەیە کە پیشەکەی خۆی زۆر خۆش دەوێ قەدری نازانن هەلی بۆ ناڕخسێنن بۆ ئەوەی بتوانێت سەرکەوتوتر بێ و خزمەتی باشتر بکە بەڵام کەنەما ئەدی لۆ دەرێن 63 و تەقاعد دنیا 63 لە هەموو وەزیفەتی تەقاعد بەڵام لە عولەما تەقاعد نییە تامابی لە ژیان دەبی فێربی لێ هەزار ڕەحمەتی لێبی مامۆستا تۆفیق و حەبیبەک هەموو جارێ هەر لایەک کۆمەڵێک وێنە و یادگاری تۆمەعاتیەکە دەچیەوە هەزار ڕەحمەتی لێبی مامۆستا تۆفیق و دەم گۆم مامە لۆ پێشەمان دەچوومەکن لەندەن قسەی لۆ دەکردم کە لە جێ خۆی چی کردیە لۆ کورد قەواعیدی کوردیەوە داینایە هەزار قسەشیان پێ دەگوت تۆفیق و حەبیبەک ئەوش ئاسی خانم ڕئیسی اتحادی نسایی عێراقی هەموو جارە دەیگو ئەمن نەمدەزانی لۆ دەرێ غەمی تومە کە دەچێەوە تومەز ئەو میلەتەکەی باش دەزانی میلەتی بێ عیلم و عەرفان چۆن بە ئیستیقلال دەکەن باشە دکتۆرە ئەو شعرەی بێکەس بەڕای تو ئێستاش هەر دەگونجێ لە بۆ کۆمەڵگا گەلک تەماشا
ئەوە بوو کە ئەنگۆ گوتان کەس هەبووە تووشی خەیبەت ئەمەلت بکە بێئومێد بوو بێ لە ژیان ئەوە بێئومێد بووە عمری 45 سارە 6 جار IVF کردیا با برێن ناوەکەی نەرێن باشە 6 جار IVF یعنی دانانەوە دنیای کردیا ئوردنی کردیا کاتێک کنە من 44 بووە لێرە پێم گوتی بابە تو تێدا نەمایە محاولە کلۆ دەکەم بە تەمای خۆی ئەمن محاولەی خەفیفم لۆ کرد و حەملی بوو ماشاءالله لە خۆم سەیرم پیادەوە یعنی لە دوای ئەوەی کە تەمەنی بوو بە 44 ساڵ ئەو هەموو ساڵی ئەوە خەریکە دەچێت ئەوەش هەوە نییە ناوەیەکی دیێ الحەمدولله ئیتر ئەوە چاویشم داخستیە خۆ پێم گوتم ئەو ڕسم گرتی چونکە باسی مەوزوعت دەکەم زۆر مهمە تا عالم فێر بێ هەندە خۆی نەداتە بەروەی وەرە لۆ دانێمەوە فیلمی وەرە لۆ دانێمەوە لە وڵاتەی برابوویتەوە هیچیان بە هیچ نەکردیە تا ئێستا وەڵا دەبینم نهاتەوە زیشی ئەو کات 6 مانگ بوو دو هەر نهاتەوە برێ مدارەکەشم بوو بەس ئەوانەی کە دێن ئەو بێگانانە وەچیم نەتون نییە ڕحمی بە میلەت نییە لە چێ دەینی پارەی حەقی چییە ئینشاءڵڵە خۆی دەفرۆش هەرەنگ بە زۆر کاتیش کارەکەیان سەرکەوتوش نەبێتن ئەم پێ دەرم سەرکەوتوو نەبووە دەستە ئوردن دەستەوێ دەستێ ئەسڵەن IVF نازانن پرنسپڵی IVFی ئەساسی نازانن ئەی هاوار باشە دکتۆرە با ئەوە بپرسم هیچ کات بووە دژایەتی کرابی لەگەڵ دکتۆرەکانی ئاست خۆ دژایەتیان کردبییان کەس ئاستی من نییە کەس بە ئاستی خۆت نازانێت هیچ خۆم پێ مهم نییە من بەڵام یەکێک لێرە لە ئاستی من نییە ئینشاءڵڵا دەبن ئینشاءڵڵا دەبن ئەدی ئەوانە هەموو دەرسم پێگوتن لۆن ئەوەیان بەس لەناو هەمووان ئەوە شەهادەی ئەوەمدایە عزوەیە کولێمەلەچ بەس ئەوە ئەو ڕۆژە هاتوو لە گەمێردەکەی کچێکی چاکەوانی هەمووی هەر سەلامشمان لێ ناکەن بابە وەرن فێر بن وەرن فێر بن هەتا بردەوام عیلاجی دەخۆشی بکەن هەتاکو خزمەتی کۆمەلگا بکەن خۆم لە چما دوایە هەموو ئەوانەی ڕسمانی دەیبینی بە زۆری لە حکومی مش کردیە خۆی ئێرە نییە ماشەڵڵا باخچەیەکی زۆر گەورە و جوانی هەیە نەخۆشخانەکە وەڵا قسەتە دەبی نەخۆشخانە باخچە هەبی بە جددی نەخۆش دێ چاوەڕێ دەکا دەبی شوێنێک هەبێ لە ناوی ئۆکسجینێک هەبی هەوایەک پاک هەڵمژی مناسبات دەکەین لێرە مناسبات دائم لێرە دەکەین گەورەترین دزی علمە ئەوە گەورەترین دزیە پارە دێ و دەڕوا بەڵام نیکۆلا تسلا گەورەترین عالمی 100 سال پێش ئێستا ئیزەڕێی نیچە دوایە لە خۆی و حتا ئەنیشتاینیش گوتی ئەو شتەی ئەو بیری لێکرد بۆ ئەم پێم نەکرا باشە دکتۆرە لێرەدا با ئەو پرسیارش بکەم دکتۆرە گەیشت بۆ ئامانجێ کە لە ژیانی خۆیدا دایناوە نەخێر من ئامانجم ئەوە بوو خوندەواری لە وڵاتم بڵاوبیتەوە چونکە زۆر غەمبار بووم کە ژنێک بێنە خوندەوار بی واتە دکتۆرە ئێستا کۆمەلگا بە نەخوێندەوار دادەنێ طبعا ئەرێ والله چونکە ئەوانەی عمریان 30 سارە بە زۆری نەخوندەوارن کۆمەلگا مهمە 165ەکەی ئەو نموزەجە نخبە هیچ نییە لە 102 هیچ نییە کۆمەلگای زیاد ئێستا وای لێ دێ خێرا 13 بە مێردی دەدەن مەلایەکان مارەی دەکەن دەرێت تا تووشی مشکلەی نەبوو مشکلەکە چییە؟ نەوەک بستە مەکتەبێ و برادەراتی کوڕام بکە ئێنگۆ تەلەڤیزیۆنەکانتان پڕ کردی لە ئیبی ئەخلاق ڕۆژە تا ئێوە ڕقسە ڕوت و قوتە کو کچیش فێر نابی بیا یعنی تێدەگەی دەرم چێ بە تەکید تێدەگەم ئیتر وردە نزیک دەبینەوە کۆتایی پرۆگرام نانا دەبی ئەنگۆ گەنجن ئەمە لۆنگۆی بەجێ دێڵم ئەمە ئامانجەکەم جێبەجێ نەبوو ئامانجم ئەوە بوو کاتمەوە خوێندەواری بڵاوکەمەوە لە ناو میلەتم نەک دکتۆری خوێندەواری چونکە مامۆستا لە هەمووی مهمترە مامۆستا وابزانم لە وڵاتانی دیکە مامۆستا پێش دکتۆرە طبعاً مامۆستا و داک دەبێ ڕێزی لێ بگیرێ داک ڕێزی لێ ناگیرێ ئێستا 3-4 منداری هەیە کەس ژنێ دەینی
ئەگە پیاوەکەش مردبوو بابەکەی ژنەکە بەتە نەدەبینێتەوە چەندەهاش تیوامان چەند کوڕ و کچی پێگەیاندیە من لە یعنی برێ لە خێزانە چیوانە بووی بە من ئەم چاوم کردیتەوە بابی من ملیۆنێر بووە بەس میلەتی هەژارم زۆر دیتە چونکە چوومەتە ناویان هەر لە منداریەوە تەڵەبەم لەگەر بووە لە منداریە داک و بابی من پێراوی لۆ کڕینە لە ئیبتیدایی لە کۆیە یعنی فەقیر هەندە زۆر بووە و کاتی دوایە هەموو زستانان دنیا زۆر سارد بوو داری زستانی ئی سۆبەکان لەسەر من بوو دەبایە سارێ جیشەدارانیان دادەنا دەیانگۆ لەسەر ئەتێ دمەینە چەند کەسانە چی دیشە بوون پێیان دەگوتن ئەم گۆش بین بەس معناوە نیە هەموو کەس هەیبی بیدا باشە دکتۆرە لێرەدا دەمەوێت ئەوە لێ بپرسم کە دکتۆرە عەتیە هەر بەردەوام دەبێت تا دەگات بە ئامانجەکەی وڵی ئەگەر ڕەنگە بم کوژن ڕۆژێکی وەک داکم لۆ کوژ چونکە قسەی حەقی دەکرد پیلان بوو کوشتنیدا چی من طبعا جا هەموو کەس ئێستا دێن لە مۆزەخانەکەی دەرن ئای هەزار ڕەحمەت لێ 23 ساریشە کوژرایە دەرێن ئەوە چ بوو ئەوە ئەمنینە ناسیە بانجی کردیمە کە بەوێ داهاتیمە وەرە شتێکی دایمێ لەبەر دەرکەی خۆمان ماڵێمە هەر ئێستا سەرا نێزی مارێمە جاران سەرا لە خوارێ بوو دەمەوێت پرسیاری کۆتاییم لێت بکەم کە ئێوە وەکو کەسێک سەرکەوتو دەبینن بێگومان چیت هەیە بۆ ئافرەتانی تر تاوەکو بتوانن وەکو دکتۆرە عەتیە کەسێکی سەرکەوتویان لێ دروست بێت وڵا ئاگان لە تەندروستی خوان و خێزانیان بێ وەچی من خێزانیان یعنی لە بۆ ئەوەی بەجێمێلن بە لۆدایانی چونکە دوایە مندارەکانیان لێیان ڕازی نابی لۆ خۆیان وەختێ بدەنە مندارەکانیان ئەم قەت وەختم نەدا منداری خۆم لەوەی پەشیمانی بەڵێ وەلەو دوو سێژن هەر هەبوون زۆر محتەرەم بوون بەس مندارداچی دەوێت مندارداچی دەوێت ئەمن هەردووکم دوایە هینان دەمهینانەوە لای داکم بۆ خۆداکم لەم باشتر بوو بەس مندار هەرداچی دەوێت ڕاستە حاجی قادری نەمر دەفەرمی خۆ دەزان حاجی قادر فەیلسوف بوو لە حەفساریش بابی نەبوو بەڵێ هەر منم وارسی عیسا بێژن و ماڵ و بێ کوڕمەوە بەس ئەو شعرەی زۆر مهمە کە دەرێ ئەو ئەرزە کۆنە هەوارە خەلائقی کۆچە هیچ کەس تەماحی سووری نەبێ لەژێر چادری شین دوو گەز خاک و سێ گەز جا و مشتەخۆڵێکە لیباس و پێخەف و ڕایخ تا دەگاتە سەرێن حاجی قادر یاخۆ دەستت خۆشی دکتۆرە گیان خۆشەویستان پرۆگرامی چیرۆکی من ئەمڕۆژ کۆتایی پێهات خۆتان لەگەڵ